زۆر بەڕێز دکتۆرە فرمێسک جەلیل مامۆستا لە زانکۆی چەرمۆ و پانێڵستن و لە هەمان کاتا توێژەرن لە سنتەری نەتەوەی فیزیای ناوەکی لە ئیتالیا. دکتۆرێکیان دووبارە سپاس بۆ تۆ بمان بەخشە داوای لەبورتنەکەین. پێمان بڵێ پانێڵەکان لە ماوەی ئەم سێ ڕۆژەیە باسی لە چی کرد تا چەندە هۆکارێک ئەبێت بۆ ئەوەی کە توشبای نەخۆشی شێرپەنجە بە دوای چارەسەرە نوێیەکانە بگەڕێن. دەستان خۆش بێ بەخێربێن بۆ کۆتا ڕۆژی سیمپۆزیۆمی نێودەوڵەتی گەڕان بە دوای داهاتووی شێرپەنجەدا. لە ماوەی ئەم سێ ڕۆژەدا ئێمە هەوڵمان ناوە ڕاستیەکەی لەسەرەتایە چۆن شێرپەنجە بە فێرخوازانمان بناسیێنین و بە خەڵکەکان ئەو خەڵکانی کە تا ئێستا باگراوندێکی زانستیان کەمە لەو بارەیە هەوڵمانە لە ڕووی فیزیایی و بایۆلۆجی و کیمیاییەوە شێرپەنجە بناسیێنین و پاشان یەکێ لە تەوەرەکانمان بریتی بوو لە ئەو هۆکارانی کە کارەکاتە سەر زیادبوونی شێرپەنجە وەکو لە یەکێ لە هاوڕێیانمان باسییان کرد و چۆن بتوانین ئێمە بابەتێکی زۆر گرنگ هەیە کە ئەوش بریتە لە دەستنیشانکردنی پێشوەختەی شێرپەنجە کە ئەوەش بریتە لە یەکێک لە ئامانجە سەرەکیەکانی سیمپۆزیۆمەکەمان لە هەرێمی کوردستانە ئێمە چەند ئامێرێکمان هەیە کە بەکارێت بۆ دەستنیشانکردنی پێشوەختە بەڵام ئەو ئامێرە پێشکەوتوانە بەداخەوە کە لە وڵاتانی ئەوروپایە هەیە ئێمە هەوڵمانە ئەو تەکنیکە تازانە پیشانی فێرخوازان و پیشانی خەڵکی هەرێمەکەمان بین کە ئەم تەکنیکانش هەیە بێ هیوامە بن و پاشان ئێمە بە بانگهێشکردنی چەند پزیشکێکی دڵسۆزی ئەم شارە کە لە سنتەری ژیانەوە و لە نەخۆشخانەی هیوە خەریکی چارەسەرکردنی نەخۆشانی شێرپەنجەن ئێمە هەوڵمانە ئەوەش بخەینە ڕوو ئەوەش پیشانی خەڵک بین و ئەو جیاوازیە ببینین کە لە نەخۆشخانەی هیوە ئەو تەکنیکی کە بەکارەهێنرێ بۆ چارەسەرکردنی نەخۆشی شێرپەنجە بریتە لە کیمۆتێراپی ئەوەی لە سنتەری ژیانەوە بەکارە بریتە لە بەکارهێنانی تیشک بۆ چارەسەرکردنی شێرپەنجە و هەروەها بە بانگهێشکردنی هاوڕێیانمان لە وڵاتی ئیتالیاوە و لە نەخۆشخانەی کەربەلاوە لە وارز لە کەربەلا هەوڵمانە ئەو تەکنیکە تازانەی کە لە کەربەلا نەخۆشخانەی وارز لە کەربەلا هەیە و لە وڵاتی ئیتالیا هەیە پیشانی فێرخوازانمان بین ئەمە ئەبێتە هۆکارێک بۆ ئەو بێهیوابوونەی کە لە ناو گەنجانە ئێستا بوونی هەیە کە بێهیوامە بن ئێوەش ئەتوانن هەمومان بەیەکەوە ئەتوانین ئیشێ بکەین ئازاری مناڵێک کەمکەینەوە ئازاری نەخۆشێکی شێرپەنجە کەمکەینەوە بە هاوکاری هەموو لایەک. دکتۆرە گیان پێمان بڵێ کۆتا قسەی بەڕێستان وەکو پانێڵستێک ئەمڕۆ بابەتەکەتان باز لە چی ئەکات و خوێنکارانی خۆشەویست تا چەندە زانیاری دروست وەرئەگرن لەسەر ئەم نەخۆشیە. بە دڵنیایەوە فێرخوازان هەر هەموو فێرخوازان لێرە بە زانیاریەکی زۆریان وەرگرتووە چونکە لە هەموو بوارەکانە ئێمە باسمان کردووە بیری ئەوەشمان نەچێت لە یەکێ لە پانێڵە هەرێک گرنگەکانی ئەم سیمپۆزیۆمە بریتی بوو لە بەکارهێنانی زیرەکی دەستکرد لە چارەسەرکردن و دەستنیشانکردنی پێشوەختەی شێرپەنجەدا. ڕۆڵی ئەبێت دکتۆرە زیرەکی دەستکرد؟ بە دڵنیاییەوە زیرەکی دەستکرد ڕۆڵی لە هەموو بوارەکانە هەیە بە دڵنیایە چارەسەرکردنی شێرپەنجە و نەخۆشی شێرپەنجە لەم بەکارهێنانی ئەم تەکنیکەیە بێ پشکی شێری بەرئەکەیە بە دڵنیاییەوە و هەروەها بۆ خوێنکارانیشمان لە پانێڵی ئەمڕۆمە من هەوڵ ئەیەم تاکید کەمەوە لەسەر کەمکردنەوەی ئەو تیشکێک کە لە نەخۆشیەکی شێرپەنجە وەری ئەگرێ لە کاتی دەستنیشانکردنی پێشوەختەی نەخۆشی شێرپەنجە بە بەکارهێنانی تیشکە چۆن بتوانین ئێمە کەمترین وزە بەرخانە تەندروستەکانی ئەو نەخۆشە بکەوێت لەمە لە پانێڵی ئەمڕۆمانە فێرخوازان گویان لێ دەبێت سەرچاو بەڕێز هاتیم. زۆر سپاس بۆ میوانی یەکەم زۆر بەڕێز دکتۆرە فرمێسک جەلیل مامۆستا لە زانکۆی چەرمۆ و پانێڵست لە هەمان کاتە توێژەر لە سنتەری نەتەوەی فیزیای ناوەکی لە ئیتالیا. جا ئێستا پێم خۆشە دەرئەنجامی تەواوی سێ ڕۆژی سێمین سیمپۆزیۆمی نێودەوڵەتی تایبەت بۆی گەڕان بە دوای داهاتووی چارەسەری شێرپەنجە لە زاریەکێکتر لە میوانەکانمەوە وەرەگرم زۆر بەڕێز دکتۆرە هێژە بەڕێوەبەری پەیوەندی ئەکادیمی و نێودەوڵەتیەکان لە زانکۆی چەرمۆ لەگەڵمانە. دکتۆرەکان سپاس بۆ ئامادەبوونن.
سلااو لێبێت و بەخێرهاتی هەرباز سەرەتا لەوە دەست پێ بکەین دکتۆرە دەرئەنجامی ئەم سێ ڕۆژی پانێڵە ئەم سیمپۆزیۆمە ببوورە تایبەت بە نەخۆشی شێرپەنجە گەیشتن بەکوێ؟ بەڵێ دەستان خۆش بێ وەک هاوکارم دکتۆرە فرمێز باسی کرد دەرەنجامی ئەم سێ ڕۆژەی ئەم سیمپۆزیۆمە چەند تەورێکی زۆر گرنگ باس کراوە لەسەر هەریەک لەو بوارانەی کە پەیوەندی بە دەستنیشانکردنی پێشوەختە و هەروەها چارەسەرە گرنگەکان و زوینەکانی شێرپەنجەوە هەیە بۆیە لە دوای ئەم سیمپۆزیۆمە ئێمە پلانمانە وەکو زانکۆی چەرم و پەیمانگای برایت و هەریەک لە هاوبەشەکانمان زانکۆی کەرخ و هەروەها سنتەری نێودەوڵەتی وارس کە دەرەنجامەکەی بە شێوەیەکی زانستی و لە شێوەی پرۆپۆزەڵێکی زانستی و پلانێکی استراتیجیە پێشکەشی هەریەک لەلایەنە پەیوەندیدارەکانی وەک وەزارەتی خوێندنی باڵا وەزارەتی تەندروستی و نۆنەرایەتی حکوومەتی هەرێم بکەین هەم لە ناوخۆ هەم لە بەغداد بۆ ئەوەی چیتر بتوانین بە زووترین کات و بە تێچوویەکی کەم ئەم نەخۆشیە دەستنیشان بکرێ و هاوڵاتی و هەم هاونیشتمانی و هەم حکوومەتیش نەناڵێنێ بەدەست ئەو تێچووە زۆرەی کە توشبوویەکی شێرپەنجە پێوەی دەناڵێنێەوە هەروەها پێویستێکی بە پارێکی زۆریان بە تێچوویەکی زۆر هەیە بتوانین زوو دەستنیشانی بکەین و زوو چارەسەر بکرێ بە هەمومان پێکەوە بە بەکارهێنانی هەموو ئەو تەکنیک و هەموو ئەو زانستانەی کە لە خزمەتی ئەم زانستەدان. دکتۆرە وەڵامی ئەم پرسیارە وەرگرم تا چەندە پزیشکە پسپۆڕەکانی وڵاتانی دەرەوە هەماهەنگیان هەیە لەگەڵ تەواوی هەرێمی کوردستانە بۆ تەواوی نوێترین تەکنیکەکان و ئامێرە نوێیەکان بۆی لە داهاتووە ناڵێن سنتەری ژیانەوە و باڵی نەخۆشخانەی هیواکاریان نەکردوە بگرە زیاتریشان کردو دەستیان خۆش بێت بەڵام بۆ لەمە و دوای تەکنیکە نوێیەکان لە چارەسەری دروستی نەخۆشی شێرپەنجە تا چەندە ئەوان هەماهەنگە بن؟ دەستان خۆش بێ هەڵبەتە ئێمە تەنها ناڵێن ئەمە ئیشی وەزارەتی تەندروستیە ئێمە بە هەستکردن بە بەرپرسیارەتیەوە ئەمەمان کردەوە وەک وەزارەتی خوێندنی باڵا پێم وایە کە ئەمە ئیشی هەم وەزارەتی خوێندنی باڵایە هەم وەزارەتی تەندروستیە کە پێکەوە لەگەڵ ئەو توێژەرانەی کە پەیوەستن یان تایبەت بەم نەخۆشیە ئیش ئەکەن بتوانن سوود لەو تەکنیکە نوێیانە ببینن سوود لەو کەسانە ببینن کە پسپۆرن بە تایبەتی لە دەستنیشانکردنە پێشوەختەکانی وەکو فیزیای ئەتۆمی و هەروەها ژیری دەستکردا بە هاوبەشی دکتۆرە بەڕێزەکانی اختصاصی وردی نەخۆشی شێرپەنجە بتوانن سوود لەو هاوکاریە وەربگرن بەڵێ ئەتوانم بڵێم هەرێمی کوردستان لە ئێستا خۆشبەختانە زۆر لە پێشینە و لە پێشە بۆ ئەم دەستنیشانکردنە و ئەم چارەسەرانە بەڵام ئێمە هێشتا ئەڵێن ئەمەش هەرکەمە پێویستەکە زیاتر و زیاتر بکرێ بۆ داهاتوو. کۆتا قسەی بەڕێستان بۆ دەستگای میدیای کورسان دەستان خۆش بێ بۆ دەستگای میدیای کورسات وەک هەمیشە ماڵی هەمووان بۆ هەرماڵی هەمووانیشە بێ بە تایبەت سپۆنسەری سەرەکی میدیایی بوون بۆ ئەم سیمپۆزیۆمەی ئێمە دەستان خۆش بێ و نمونەتان زۆر بێ کاتێک خۆش سپاس بەڕێزی سپاس سپاس بۆ زۆر بەڕێز دکتۆرە هێژا عومەر بەڕێزیان بەڕێوەبەری پەیوەندی ئەکادمی و نێودەوڵەتیەکان لە زانکۆی چەرمەوە سپاس بۆ هەردوو میوانەکەم لەم بەشەی پرۆگرام هیوادارین تەواوی ئەو تەکنیکە نوێ و چارەسەرە دروستانە لە دۆزینەوەی تەواوی نەخۆشی شێرپەنجە هەوڵ بدرێت چارەسەری دروست لەم نێوەندەیە کاری باشتری لەسەر بگرێت بە پێیوتەکانی هەردوو میوانەکەشم کاری زۆر زۆر باش کراوە لە هەرێمی کوردستانە بۆ دۆزینەوەی تەکنیکە نوێ و ئەو ئامێرە نوێیانەی کە تایبەتە بۆ چارەسەری نەخۆشی شێرپەنجە بە سپۆنسەری میدیای دەستگای میدیای کورسات سێمین سیمپۆزیۆمی نێودەوڵەتی تایبەت بە گەڕان بە دوای داهاتووی چارەسەری نەخۆشی شێرپەنجە لە شاری سلێمانی بەڕێوەچوو ئومێدەخوازیین هەموو لایەک ساڵ و سەلامەت بن خواشیفای تەواوی ئەو نەخۆشانەش بات کە توشبووی نەخۆشی شێرپەنجەن ئەگەڕێنەوە بۆ ستۆدیۆ بەلای هاوکارانم فەرمان. بەڵێ دەست خۆشتەر زات سپاس بۆ تۆ سپاس بۆ پزیشکە بەڕێزانش بە هیوای ئەوەی کە ئەو ماوەیەشی کەماوە بتوانن بە باشی بەڕێوە بچێت و سوود و تایبەتمەندی خۆی هەبێت تاوەکو نەخۆشەکان و نەخۆشخانەکان بەگشتی سوودی لێ ببینن.